کی مەڵکەنی کە یەکێکە لە گەڕەکە کۆن و مێژوویەکانی شاری سلێمانی لە بەشی دواوەی خوێندنگەی سورکێ و هونەرمەندی شێوەکار سەربەست عەبدوڕەحمان هەستاوە بەکردنەوەی گەلەریەک کە سەر لە نوێ مێژووی کولتوری شاری سلێمانی تازە کردوتەوە لە تابلۆکانیدا. ئەمانە کارێکی زۆر گەورە و گرنگن چونکە سلێمانی هەر لە سەرەتاوە جلوبەرگ و کەرەستانی کە خەڵک بەکاری هێناون چ لە شوێنی زۆر تایبەتی و گۆشەی ماڵەکانیان نابوو بێ یا لە بازاڕە گەورە و کراوەکان نابوو بێ لە تابلۆکانیان جێی کردوونەتەوە کە بیتە ئەم پێشانگا بەردەوامەوە پانۆڕامایەکی تەواوی ژیانی ڕەسەنی شاری سلێمانی بە چاوی خۆت ئەبینی و ئەو کات بە کارەکتەرێک لە سەردەمێکا کە ئامادەیمان نەبووە. ئێمە بە دڵنیاییەوە پشتیوانە بین لە ڕابردووە پشتیوانی ئەم کاکە سەربەست و هەموو ئەم کایە هونەریانە بووین. ومێ دەکەم کە وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستان چەند گەلەریەکی بەردەواممان هەبێ چەند مۆزەخانەیەکمان هەبێ ئەم کارانی تیا پارێزرێ کورتەیەک لە سەرگوزشتەکان چ بەدەنگ چ بە شێوازێک کە تۆمارەکرێت و تۆ توانی بە چاویلکەی تایبەت سەیریان بکەیت و بیبی بە بەشێک لەو بابەتانە کە بە سریدی ئەکرێن چۆن بە سوپاسەوە زانکۆی پۆلیتەکنیک لە سەرا کۆمەڵێکاریان کردووە ئەمانەش ئەتوانین وا لێ بکەین. بۆیە ئومێد دەکەین بە هەمومان هەوڵ بین چەند مۆزەخانە و گەلەری بەردەوام و پێشانگا زیاد بکەین ئەوەندە ئاستی پێشکەوتن و فەرەنگی و کەلتوریمان پتەوەکەین و کورد بەڕاستی بە کەلتور ئەبێ بە دەوڵەت و کەلتور و زمان و لە شانگا جیهانیەکانە عارز بکرێ خەڵک پێناسەی ئەم میلەتە بکا کە ئەم میلەتە چی لەبارایە کەسانێک هەن لە چه ئاستێکان لە کاری هونەریانە لە کاری خزمەت گوزاریانە لە پێداویستی میلەتەکەیانە ئەمانە هەمووی جێی سەرنج و تێڕامانە جێی دەستخۆشیە جێی پیرۆزیە هیوادارین کەسانێکی تریش هەبن کەوا ئەم جۆرە کردارانە بکەن چونکە هونەر کلتور کەلەپور پێناسەی میلەتە هەر میلەتێک ئەم شتانەی نەبێ کەواتە بوونی نییە.
ئەم وێنەیە گزارش لە قوتابخانەی کەشتی نوحەکە کە بەڕێز مامۆستا نەجمەدین مەلا چی کەسانی ناو شار هەیە ئەوانەی کە نەخوێنەوار بوون ئەوانەی کە نەیانزانیوە حرفێ بنووسن تقریبەن نزیکەی 7,000 کەسی گەنج و پیر و لاوی ئەم شارەی فێری خوێندەواری کردووە. ئەمە پێی ئەوترێ قوتابخانەی کەشتی نوح. ئەم کەشتی نوحە کەوتبووە گەڕێکی سابنکەرانی سلێمانیەوە بەرامبەر حەمامی میان بۆ نەکشتەوە ئەگە نەنووسرێتەوە چیتر لە یادی کەسا نامێنێەوە ئیتر ون نەبێت. من هەوڵمما بۆ ئەوەی یەکەم دیدی خەڵکی شارەکەمی پێخۆشکەم چونچەکەم ئەوانەی کە لەم شاراژین کە ئەو دیمەنانە بینن یادەوەریەکانی خۆیانیان بیرەکێتەوە هەروەها ئەم دیمەنانە بخەمەوە بەرچاوینەوەی نوێ بە تایبەتی خوێندکارانی مەکتەبەکان بتوان سەردانی شوێنێک بکەن کە کۆمەڵی تابلو لێبێ ئەو دیمەنانەی تیابێت کە دایک و باوکیان بۆیان باس کردوون یان بیستویانە و میوانانی ئەم شارەش کە یان بەهۆی ئەم تابلویانەوە چ ئەم تابلۆ زمانێکی جیهانیە هەموو کەسێک تێگا و دیمەنێکیشە هەمیشە لە نمایشایە وەکو فلیمێک نییە یان وەکو گۆرانیەک نییە تەواو بێت وەکو کتێبنێک نییە کە درگاکەی و داخەزیتر وشەکانی لە بەرچاو نەمێنێ هەمیشە هەڵواسراوە لە نمایشایەوە ئەتوانی بەهۆی دیمەنەکانیەوە چێژی لێ وەرگریت و زانیاری دەستکەوێ. زۆر سوپاس بۆ جەنابتان بەڕاستی ئەم پێشانگانە زۆر خراپبوو بەڵام ئەم پیاوە جوانە کاکە سەربەز بەڕاستی فەنانێکی زۆر بەتوانایە فەنانێکی زۆر لە شارەکە جوان و دیارە دەستەکانی خۆشبە خۆی مەفروضە هەموو مەکتەبێ ئەوە هێنێکی وای تیاوێ مجموعەی تابلۆی جوانی تیابێ و ئەوەی کە دروستی کردووە ئەویش وجودی هەبێ بۆ ئەوی باسی بکا بۆ خەڵکەکە بزانێ ئەم تابلۆیانە بە چ نیازێک کردوێتی یعنی یادەوەری تایە بەڕاستیش چیرۆکی تایە خۆشەویستی تایە ئەم شتانە زۆر شتێکی باشە چکە خەڵک تۆزێ
تمام وفينا عيني عيني فوتوغراف عيني شيرين نظراني جاو بشنت ويا وسرتا وكاب كميلا تابلوەکانی مامۆستا سەربەست ئەوەی کە کاتی خۆی کامێرە نەبووە، فۆتۆگراف نەبووە، فۆتۆگرافەر نەبووە، مەسەلەن دیمەنەکان تۆمارکە بەم تابلۆیانە تعبیر کراوە ئەو سەردەمانە. ئێمەش هونەرمەندی ئەو سەردەمەش بە مەقامێک تعبیری کردووە، دیارە مەقامە ڕەفیقچالای ڕەوانی شارە. وە پێم خۆشە لەو دویش تابلۆیەک ترێک کە عیلاقی بە مەقامی سەفەر و شاری سلێمانیەوە کە سادەکانی سلێمانی هەیە. سەفەریش مەقامی سەفەریش هەر باسی کۆچی بابانیەکانەکە کە لە قەڵاچوارانەوە هاتوون بۆ سلێمانی ئەم شارەیە بدێننەوە. لەوێ مەقامەش پێشکەش دەکەین کاکاتزادە. ئەمە شارێک پەیوەندی بەم تابلۆیەوە بوو.